بۆ گفتگۆکردنی زیاتر لەبارەی ژینگەی هەرێمی کوردستان و مەترسیەکانی سەر ژینگە و ئاژەڵە کێویەکانی کوردستان میوانداری بەڕێ سەرۆر قەرداقی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستانمان کردو کە ئێستا لە ئەستودیۆی ڕۆژ باش لەگەڵمدایە و وەڵامی پرسیارەکانم دەداتەوە و زانیاریمان دەداتێت. کاک سەرۆر بەخێربێ. زۆر سپاس. هیوای تەندروستێکی باش بۆ جەنابەت. هەروە بۆ ئێوە بینەران. کاک سەرۆر لە راپۆرتەکەدا جەنابەتمان بینی و چالێکێکی جوان بوو، هەز بزوێن بوو. دەمەوێت بزانمە بەسان چی بوو لەم چالێکەوە، دەتانەوێت چی بگێنن لە ڕێگەی چالێکەکانەوە وە کێن ئەوانەی کە گوێ لە چالێکەکان دەگرن، کێن ئەوانەی کە دەبێت گوێ لە چالەکەوانی بواری ژینگە بگرن. بەناوی خۆی گەورە و میرەبان، دیارە پێش هەموو شتێک ئێمە پارێزگاریکردن لە ئاژەڵ و باڵندە کێویەکان لای ئێمە باوەڕە، یان پارێزگاریکردن لە سروش لای ئێمە باوەڕە. بۆیە ئێمە پێمان وایە وەکو پارێزەرانی مافی ئاژەڵ و باڵندەکان وەک چۆن ئێمەی مرۆڤ مافی ژیانمان هەیە، بە هەمان شێوە ئاژەڵ و باڵندە کێویەکانیش مافی ژیانیان هەیە و دەبێت هەمومان پێکەوە پارێزگاری بکەین لە مافی ئەم ئاژەڵ و باڵندانە و ڕوبەڕووی بریندارکردن و کوشتن و گرتنیان نەکەینەوە. بۆیە لە ماوەی ڕابردووە بەشێکی زۆر لەم ئاژەڵ و باڵندە کێویانە لە ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان ڕوبەڕووی هەرێکێک لەو حاڵەتانە کراونەتەوە کە ئاماژەم پێدا. بۆیە ئێمە بە گونجاومانزان یان لە پێش ئەم چالاکیەمانەوە ئێمە چالاکی ترمان هەبوو بۆ ئاژەڵ و باڵندەکان کە لە بەردەم دادگای ئێمە دەنگی ناڕزایەتیمان بەرامبەر دادوەر بەرز کردەوە، بەرامبەر کوی ئەو دادوەرانی کە لە باشووری کوردستان لە ناو دادگاکان و لە سڵتەی قەزاییە حکم ئەدەن، بەوەی کە ئەو بڕێرانەی کە ئیدەن یان ئەو سزانەی کە ئیسەپێنن سزاکانیان زۆر سووکە لە بەرامبەر ئەو تاوانان نییە کە ئەنجام درراوە. بۆیە لەم چالاکی ترمانە ئێمە چوینە سەر چیای بەرانان لەوێ خۆمان ڕوود کردەوە. مەبەستمان لە خۆ ڕوودکردنەوە گەیاندنی ئازار و بریندارکردن و ئەو ناڵە و هاوارەیە کە ئاژەڵ و باڵندەکان هەیەە، ویستمان ئێمە وەکو مرۆڤ لەم ڕێگەیەوە ئەو پەیامە بەگوێی تەواوی تاکەکانی کۆمەلگای کوردستان و لە هەمان کاتیشا بەگوێی دادوەرەکان و بەڕاوچیەکانیش بدەین کە پێویستە دادوەرەکان بوێر بن لە بڕیاردانە و پێویستە ڕاوچیەکانیش دەستدرێژیەکانیان بۆ سەر سروشت و بریندارکردن و کوشتنی ئاژەڵ و باڵندە کێویەکان بوەستێنن و تەواوی تاکەکانی کۆمەلگاژ بە هەمان شێوە هەمومان پێکەوە دەزەناودەزیەک کار بکەین بۆ پارێزگاریکردن لێیان. بەڵێ کاک سەرۆر بۆچی چیای بەرانانتان هەڵبژارد؟ ئەو چیا زۆرترین ئاژەڵ و باڵندەی تێدا دەکوژێت یاخود بە جۆرێکی دیکە؟ دیارە بەشێکی زۆر ئێمە بە حکمەوەی کە با بڵێن ڕێکخراوێکی ناحکمی خۆبەخشی قازانج نەویستین، کارەکانمان ینی لایانی داراییمان زایفە، ئێمە بیرمان کردوێتەوە ینی سوود لە سەرچاو توانە مرۆیەکان وەرەگرین. بۆ ئەمانش ئەبێ ئێمە دەست بەرین بۆ کۆمەڵێک ینی کار و چالاکی ئەنجام بدەین کە بەڕاستی بە کەمترین کات و بە کەمترین تێجوو بچێتە ناو خەڵکەوە و کاریگەری لەسەر خەڵکدا بنێ و سەرنجی خەڵک بەلای خۆیان ڕابکێشێ. بۆ ئەمەش ئێمە بۆ داهاتووشمان و لە ڕابردووشمانە ئێمە بیرمان لە ئەو کار و چالاکیانە کردوێتەوە کە بەڕاستی دەتوانن کاریگەری ڕاستەخۆ لەسەر خەڵکدا بنێن. بۆیە ئێمە بەشێک لەو چالاکیانی کە لە ڕابردوو ئەنجام دراون لە ناو شقامەکانە ئەنجام دراونیان لە ناو شارەکانە بووە، بۆمە بیرمان لەوە کردەوەم جارە بچین لە ناو سروشت خۆیەوە و لە ناو سروشتەوە واتە لە ماڵی ئاژەڵ و باڵندەکانەوە لەو شوێنەوە ئێمە پەیامەکان بگەێنین. بە تایبەتی ئەو ماوەی ڕابردووە کە ینی حاڵەتێکی کوشتن ڕوویدا بەداخەوە، ینی ئاژەڵێک بزنێکی کێوی کوژرا کە دوو بەچکە لە ناوسکیا بوو. ئەمە ینی چۆنڵی ینی ئێمە بەڕاستی زیاتر نیگەران کرد، وای لێ کردین پەرکێشی کردین بۆ ئەوەی کە ئێمە بچینە هەمان ئەو شوێنی کە ئەو ئاژەڵانەی تیا برینار ئەکریان ئەکوژرێ لەو ڕێگەیەوە ئەو پەیامانە بگەێنین. بەسیش زیاتر لێ ئەوەیە کە ئەو ئاژەڵانەی تر ئێستا لەو ناوچە هەن کە بەڕاستی ئەگەر هەرێکێک ینی ئەو کەسانی کە خۆیان لەو ناوچەیە دانیشن یاخود ئەو گەشتیارانی کە ڕوو لەو ناوچەیەکەن زۆر سەرسامن بە بینینی ئەو دیمەنانە کاتێک ئەو ئاژەڵانە دابەزنە خوارەوە بۆ خواردنەوەی ئاو، بەڵام ڕوبەڕووی ئەو کوشتن و بریندارکردن و ئازاردانە ئەکرێنەوە. بۆ ئێمە لەو ڕێگەیەوە پەیاممان گەیان کە پێویستە پارێزگاری لەو ئاژەڵانە بکرێت کە ئێستا لەو ناوچەیە هەن باڵندەکانیش. باشە، مەترسی گەورە هەیە لەسەر ئاژەڵ و کێوی و باڵندە کێویەکان لەم هەرێمەدا؟ ئێمە نەتوانین بڵین مەترسی گەورە هەیە، ناتوانین بڵین با بڵین لەو ڕۆی کە بڵین نییە، چونکە ئەمە بەڕاستی ئێمە لایەنێکە ینی پێویستی بە توێژینەوەی ورد هەیە. بەڵام ئێمە وەکو پارێزەرانی سروشت لە ڕێکخراوی سروشتی کوردستان ئەتوانین بڵین وەکەوەی کە ئێمە چاودێری لە ڕەوشی سروشت و لە ڕەوشی ئاژەڵ و باڵندەکانەکەین و ئەو دیمەنانی کە ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو ئەکرێنەوە و لە ڕێگەی میدیاکانەوە ئەیبینین و خۆشمان چاودێری کاکەین بە دڵنیایی وەتوانین بڵین بە جۆرێک لە جۆرەکان ینی مەترسی هەیە
لەسەر لە ناوچوونی بەشێک لەو ئاژەڵ و باڵندانەوە لەسەر کەمبوونەوەیان چکوێمە تەنهاوەمان بیر نەچێ ینی تەنها ئەم پەیامە بۆ ینی دژی کوشتنی بزنەکێوەکان نییە یان تەنها باڵندەکان نییە بەڵکو مێمە ینی کۆمەڵک ئاژەڵی تریشمانێ مەسەن بۆ نەپڵنی تیا بۆ لە منتیقەی شەمێران و تاوگۆزی لە منتیقەی هەڵەبجە ینی ئەم پڵنگە کوژراوە مەسەلەن تا ئێستا زیاتر لە یەکدانە و دوانیش کامانە ینی بە جۆرێک لە یەکێک لە ئاژەڵە دەگمەنەکان دانرێت لە جیهانە و بەرەو کەمبوونەوەش دەڕوا بۆ ینی پەیامەکە پەیامێکی گشتگیرە بۆ کۆی تەواوی ئاژەڵ و باڵندەکانە لە باشووری کوردستان بەتایبەت و بۆ تەواوی جیهانی بەڕاستی پەیامی ژینگە پارێزی پەیامێکی جیهانی و ئێمەمانەوە ئەم پەیامە ینی بگەینی بە هەموو جیهان باشە ئەمە ترسیان ئەم ڕاوکردنە کاتەوە دەکە هەنێ باڵندە یاخود هەنێ گیانەوەری کێوی دەگمەن لە ناوچە لە هەرمدا بە دڵنیاییەوە بەردەوامی ئەم ینی دووبارە بوونەوەی ئەم حاڵەتانە بۆ ئاکا کە مەسەن بوون بێ بە دیاردە و بە دڵنیاییشەوە بەرەو لە ناوچوون وەرەو کەمبوونەوە ئەڕوات وەک ئاماژەشم پێکرد ینی مەسەن یەکێک لەوانە ئەو جۆرە ئاژەڵەیە مەسەلەن ینی پڵنگ کە ئێستا ینی هەر لە جیهانیش بەرەو کەمبوونەوە ڕۆشتووە لە کوردستانی شانی توانین بڵین چەندانەیەک هەبووە ڕەنگە ئێسەش بەپێ ئەوەی کە مەسەلەن ئەو کەسانی کە پارێزرانی مافی ئاژەڵ لە ڕێکخراوی سروشتی عێراق ینی پێشتر لە دوانیانداوە بەشێک لەو گردانەشیان بڵاو کردوێتەوە لە ڕێگەی کامێرەی تایبەتەوە بە دۆرەچوونی تەواویان کردووە ئاژەڵی تر هەیە ناوی ناوچەکانیش لا ئێمە پارێزراوە بێن نایڵێن بەڵێ بە دڵنیاییەوە هەیە بەڵام ئەگەر ئەم ڕاوکردنانەیە ئەم حاڵەتانە بەردەوامی هەبێت بە دڵنیاییەوە وەک ئاماژەم پێکرد کەم بووەتەوە بەرەو لە ناوچوونیشدا ڕێکخراوی سروشتی کوردستان کۆنساکی لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان یاخود دەرەوەی هەرێم هەیە وەکو ڕێکخراوە جیهانیەکان نەخێر بەڵام وەکو ڕێکخراوانی ترکە لە پارچەکانی تری باشووری کوردستانە کارەکەن بەڵێ بە خۆشحاڵی و پەیوەندیەکی باش و بتەومان هەیە و هەوڵیشمان داوە ینی بتوانین لە ڕێگەی ئەم پەیوەندیانە ئەوان سەردانی ئێمەیان کردەوە ئێمەش بەردەوام لە پەیوەندیان لەگەڵ ئەوانە بە سەردانیشان دەکەین بۆەوەی بتوانین جۆرێک لە کۆدەنگی دروست بکەین لەسەر ئەو پرسە ژینگانی کە هەیە بەتایبەت لەسەر پرسی ئاوکە ئەوە پرسیەکە ینی پێوەستە بە ڕۆژهەڵاتی کوردستان و باکووری کوردستان و باشووری کوردستانیش بۆچی پێ دوایە وەک پێویست مامەڵە لەگەڵ ڕاوچەکاندا ناکرێ وەک پێویست سزایان نادرێ بەرامبەر بەو ڕاوکردنە زۆری گیاندار و باڵندە کێویەکان دیارە هەر حاڵەتێک کە ڕووەدات لە باشووری کوردستانی مەتوانین بڵێن خۆشبەختانە ینی ڕێنمایی و یاسای تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵ و باڵندە کێوەکان هەیە کاتێک کە تۆ ئەتەوێت مەسەلەن بۆ نمونە بچی ڕاو بکەیت ئەتوانی بۆ نمونە مۆڵەت وەربگری لە ڕێگەی فەرمانگەی ژینگەکانەوە کە ئەویش ینی چەند جۆرێک لە ئاژەڵ و باڵندە دیاری کراوە بۆی ڕاو بکرێن واتە ئاژەڵ و باڵندانە جارێمانە کراون بە قوربانی لە پێناو ئاژەڵ و باڵندەکانی تر و لە پێناو ئەوەی کە با بڵێن خەڵکێک خواستی هەیە بۆ ڕاوکردن واتە کار بەم یاسا و ڕێن بەم بڕگەیە ئەکرێت بۆ ئەوەی کە تۆ بتەوێت ڕاو بکەیت و مۆڵەت وەربگری بەڵام لایەنێکی تر هەیە کە تۆ بۆ نمونە ئەگەر تۆ بزنێکی کێوی بکوژیت 10 ملیۆن دینار غرامەیەتی ئەگەر بچکێک لە ناوسکی بێت دەبێتە 20 ملیۆن دینار ئەگەر دوو بچکێک لە ناوسکی بێت ئەوە دەبێتە 30 ملیۆن دینار واتە کاتێک کە تۆ ڕاوەکە دەکەی مۆڵەتت پێ دەدرێت بەڵام مۆڵەت پێدرێ بۆی کە ڕاو بکەیت بەڵام لە حاڵەتێک ئەگەر تۆ بێ ڕاوی نایاسایی بکەیت و مۆڵەتت نەبێ ئەم غەرامەیە جێبەجێ ناکرێت بەسەر تۆ واتە ئەم 30 ملیۆن دینار ناسەپێنرێ ئەمەش مەسەلەن دەگەڕێتەوە بۆی بەشێک ئەتوانم بڵم لە دادوەرە بەڕێزەکان ینی لە باشووری کوردستان ئەسڵەن هەر زانیاریان دەربارەی ئەم ڕێنمایە هەر نییە دڵنیاتەکەم نییانە چونکە ئەگەر هەیان بۆیە کارێن بەم ڕێنمایە کرد و ئەگەر هەشیان بێت باشە ئەم ڕێنمایەوەکو خۆی جێبەجێ ناکەن چکە لە ڕاستی ئەمە غەرامەیەک ینی تا ڕادەیەک باشە ینی تا قورسە ینی وا لە خەڵکەکە کە مەسەلەن جارێکی تر بیر لە ڕاوکردن نەکاتەوە و کاریگەری لەسەر تاکەکانی تری کۆمەلگاش ئەبێ کە هەوڵ نەدەن بۆ ڕاوکردن بەڵام ڕێنمایەوەکو جێبەجێ ناکرێت بەپێی وتەی بەڕێوەبەری گشتی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان ڕاوچی هەیە ڕاوی کردو ینی بزنی کێوی ڕاوکردوتە نا 25,000 دینار غەرامە کراوە یعنی ئەمە بۆ ئێمە بەڕاستی شۆکی نانی لەمڕۆوە کە لە کاتێکا تۆ ئەبێت 10 ملیۆن دینار غەرامە بکرێت و بەرپرسی تریشەیە یان خەڵکەیە بۆ بەرپرسەکان ڕاوی کردووە ئازاد کراوە هیچ ئیجراتێکی لەگەڵ نەکراوەتە بەر بەپێی ئەو من بۆ خۆشم خوێنکاری بەشی یاسام بەپێی ئەوەی کە ینی من فێر بووم و مامۆستاکان فێریان کردووم لە یاسا ئەوەیە کە هەر تاوانێک ئەنجام بدرێت ئەبێ ئەو سزایە بەرامبەرم تاوانە بێت نابێ ئەو سزایە لە تاوانەکە زیاتر بێت و ناکرێت تاوانەکەش لە سزاکە ینی ئەوەتر بێت و هەر یاسای و ڕێنماییکشمان ئەگەر هەبوو بەپێی دەق لە پەرلەمان دەرچوو ئەگەر جێبەجێ نەکرا کاری پێ نەکراوە یاسا و ڕێنمایی نییە بۆی لە ڕوویەکی ترەوە ئێمە ئەتوانین بڵین ئێمە ئێستایان لە دیوە یاسایەکەی وەتوانین ئێستا بڵین لە باشووری کوردستان ئێمە ئێستا ینی هیچ دقێکی یاساییمان هەیە بۆ ئیجراتی پێویست لەگەڵ خەڵکانە بکە بۆ واتایی کە جێبەجێ ناکرێت باشە کاک سەروەر هاوڵاتیانی کوردستان تا چەند وشیارن سەبارەت بە پرسی ژینگە
وڵای ئەمە بابەتێکی قوڵە ینی بەڕاستی پێویستی بە ینی جۆڵی وردبوونەوەیکی زیاتر هەیە لەم بارەی و کەم مەسەنی ساکەم بە خێرایی ناتوانم پێت بڵم مەسەرەن ئاستی وشاریان زۆر باڵایە بەو جۆرێکەیە بەڵام بەردەوام ئێمە ڕۆژانە مەسەرەن ژینگە بۆ خۆی لە ئاو هاو خاک پێک دێ لەگەڵ ئاژەڵ و باڵندەکان قەوزی دەروانی تریشکە هەیە ینی ڕۆژانە هەرێکێک لەم ڕەگەزە ژینگانە ڕوبەڕووی دەزرێژی دەبێتەوە و ئەو ئاژەڵ و باڵندانە ڕوبەڕووی با بڵێن بریندارکردن و کوشتن دەکرێنەوە بۆیە ئێمە ینی لە ئاستی ڕۆشنبیری و سەقافەتی خەڵک بەڕاستی ڕازی نین و دەبێ هەمومان پێکەوە هەم ئێمە وەکو ڕێکخراوە ژینگە پارێزیەکان و هەم حکوومەت و هەم کەرتی تایبەت و هەم میدیا و هەم تەواوی تاگەکانی کۆمەلگا هەمومان پێکەوە کار بکەین بۆ پارێزکاریکردن لە سروش چونکە ژینگە ژیانە ینی لە هەر شوێنێک کە تۆ ئەگەر ژینگەیەکی پاکت نەبێ ناتوانانی وەرزش بکەیت تەندروست نابیت ناتوانانی ژیان بکەیت بۆی ئەم لایەنانە هەمووی ڕاستەخۆ پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی ئێمەوە هەیە پێویستە هەمومان پێکەوە پارێزگاری لێ بکەین. بەڵێ سیستەمی پەروەردە تا چەند دروستانە مامەڵی لەگەڵم پرسەدا کردووە؟ زۆر نابرپرسانە مامەڵی کردووە چونکە بۆ نمونە وەرزش بوارێکە یەکێکە لە بوارەکان ینی تۆ بێ بڵیت ژینگەیەک تەندروستی 2 وەرزش 3 یان وەرزش ئەو لەگەڵ تەندروستیا پاش و پێش بکرێت بەڵام ئێمە وانەی تایبەتمان هەیە لە ناوەندەکانی خوێندن ینی وەکو وەرزش ئەخوێنرێت بەڵام تا ئێستا لەسەر ژینگە هیچ جوانێکی تایبەت نییە. یعنی ئەمە لایەنێکە هیچ باڵی فرامۆش کراوە چەندین جاری ژێمە و ڕێکخراوەکان و ڕێکخراوەکانی دیش لە باشووری کوردستان هەمومان پێکەوە یعنی ئەو داوایمان بەرز کردەوە کە ژینگە ببێت بەوانەیەکی تایبەت لە باخچەی ساوایانەوە مناڵانی ئێمە فێری ژینگە پارێزی بکرێت بە دۆستی ژینگە و لە قۆناغی 1 و 2 بنەڕەتی بە تایبەت لەم قۆناغانە کاری لەسەر بکرێت بەڵام هیچێکێک لەمانە بەڕاستی ئیشی لەسەر نەکراوە بۆیە لێرەوە توانم بڵێم وەزارەتی پەروەردە زۆر نابەرپرسانە بەرامبەر پرسی ژینگە مامەڵی کردووە. کاتە ڕێکخراوی سروشتی کوردستان هیچ هەوڵێکی نەداوە یاخود هیچ بۆچوونێکی نە بۆ سەبارەت بەوەی کە دەبێت سیستەمی پەروەردە دروست مامەڵە لەگەڵ ئەم جۆرە سروشتەدا بکە ئەم لەگەڵ ژینگەدا بکە. ئێمە لە کۆنگرەی یەکمانیانەیەکێک لەو خاڵانی کە جێگیرمان کردووە لەناو پەیڕەوەکەمان ئامانجی کارکردنی ئێمە ئەوەیە کە دەبێت با بڵین ژینگە وەکو وانەیەک لە ناوەندەکانی خوێندن بخوێنرێ بۆ ئێمە ئامانجی کارکردنی ئێمە بە دڵنیاییەوە ئێمە هەوڵی بۆ دەین و خەباتی بۆکەین و بۆی تێکۆشین بۆی کە ئەمە جێگیر بکرێت و ئێمە لە هەوڵەکانیشمان بەردەوامین بەڵام ئێمە بەداخەوە ینی متوانم قسەیە بکەم لە باشووری کوردستان ئێمە شتێکمان نییە بە ناوی حکومەتەوە ئەوەی کە هەمانانی دەسەڵاتە ئەم دەسەڵاتش دەسەڵاتێکی بێباکە یعنی هیچ باکی بەوە نییە کە مەسەلەن سەرچاوە سروشتیەکانی تۆ ئاود هەوات خاکت تەواوی ئەم زیندەوەر و ئاژەڵ و باڵندانە یعنی ڕوبەڕوو لە ناوچوون دەکرێتەوە بەڵام ئامادەیە بە $1 ملیۆن تەرخان بکات بۆ کەرتی تەندروستی بۆی بدرێ بە دا و دەرمانی ئەکسپایر و بیهێنرێتە ئەم وڵاتەوە و ئەوە بکرێت ئەمەش دیوێکی تر لە ڕاستیەمە گفتوگۆ و یا قسە زۆر هەڵەگرێ بە خەڵکانێکی تر قسە لەم بوارە بکەن بەڵام وەک ئاماژەم پێکرد بە دڵنیایەوە نابەرپرسانی و یەکێک لە ئامانجەکانی کارکردنی ئێمەشە و دەبێ ئەم ئامانجەش بەڕاستی بەدی بهێنین. کاک سەروەر ڕۆڵی ڕێکخراوەکانی ژینگە سەبارەت بەم پرسە چۆنە بە گشتی ڕۆڵ؟ دیارە لە باشووری کوردستان ینی سەروی 3000 ڕێکخراوی ینی NGO هەیە لە باشووری کوردستان کە کارەکەن زیاتر لە 150 ڕێکخراوی ژینگەیمان هەیە کە پێشگیریان ڕێکخراوی ژینگە بەجگە لە کۆمەڵە و سنتەرەکان و تۆڕی ژینگە پارێزیشمان هەیە بەشێکی زۆر لەم ڕێکخراوە ناتوانین بڵین بەرپرسانە مامەڵاکەن یعنی ڕێکخراوێکن ئەم ناحکومین و سربەخۆن و خۆبەخش و قازانجنەویستن یعنی توانیویانە ئەوەی کە ئەو دەقانی کە لە ناو پەیڕەوەکەی خۆیانە هاتووە خۆی جێبەجێ بکەن بەشێکی تریش لەو ڕێکخراوانەشمان هەیە کە بەڕاستی نابەرپرسانن کەونە ژێر کاریگەری حزبەوە یانە کەونە ژێر کاریگەری کەسەکانەوە بەڵام ئەمەش ناگاتە ئەوەی کە بڵێن ئێمە ڕێکخراوی بەرپرسیارمان نییە ڕێکخراومان هەیە لە باشووری کوردستانە زۆر ئازایانە و مردانە و بوێرانە شانی داوەتە بەر ئەو بەرپرسیارەتی قورسەی کە هەیە بەرامبەر بە پارێزگاریکردن لە ژینگە بۆیە من گەشتبینم بە ئایندەی کارکردنی ڕێکخراوە ژینگەکان و دڵنیاشم لەوەی کە ڕێکخراوە ژینگەکان سەرکردەی گەورەی ژینگەی تیاڵەکەوێت کە لە داهاتووە بۆ ئاراستەیە بڕوات کە پارتی ژینگەش لە باشووری کوردستانە وەک ئەوەی کە هەیە بەڵام گەورەتر لەوەی ئێستا کە هەبێت وەکو تەواوی ئەو وڵاتانەی تر کە نوێنەری خۆی بنێرێتە پەرلەمانەوە لە ڕێگەی ئەو نوێنەرایەتیانەوە بتوانن داکۆکی لە پرسی ژینگە بکەن. کاک سەرۆر ژینگەیەکی دروستمان هەیە ئێمە بەگشتی ئەم وەڵامەوەکو وەڵامی پێش ئەوەی ئێستا دەبێت بەڕاستی ناتوانم پێت بڵم دروستیان دروست نییە بەڵام ئەتوانین بڵین بەهۆی ئەوەی کە مەسەرەن ئەو دەزرێژانی کە بەردەوام دەکرێت سەر ژینگە و ئەو هۆکارەکانی پیسبوونی ژینگە
ڕوو لە زیادبوو نەکات ئەتوانین بڵین با بڵین ژینگەیان سروشتی ئێمە لە پاشەکشای و دەزرێژیەکانیان ئەو دوو هێزەی کە هەن هێزێک پارێزگاری ئەک لە سروشت هێزێکیش دەزرێژیە کاتە سەر سروشت ئەم هێزیان بەهێزترن و دەسەڵاتدارترن مەترسی هەیە لەمڕۆ ئەتوانین بڵین بەهۆی ئەوەی کە ئەم هۆکارانە مەسەرەن ڕوو لە زیادبوونن هۆکارەکانی پیسبوونی ژینگەوە تێکدان و شێواندنی ژینگە بە دڵنیاییەوە بەرەو مەترسی زیاتر. بەڵێ کاک سەروەر دەمێ بپرسم زۆر باسی ئەوەمان کرد کە ئەو هێزە زۆرترە کە ڕاو دەکات ئەو هێزە زۆرترە کە ئازاری ژینگە دەدات کەواتە چی بکرێ بۆ ئەم هێزە کەم بکرێتەوە پێویستە کێن ئەوانی کە دەبێت زۆر زوو ڕوبەڕووی ئەم هێزە ببنەوە. دیارە ئەمە یەکێکە لە خەڵە گرنگەکان تۆ مەسەلەن ئەگەر لە هەر وڵاتێکە گەر یاساد نەبێ مەسەلەن پاشاگەردانی دروستە بێ بۆیە تۆ تەنها بە باوەڕی من ئەتوانی یەکێک لە لایەنە گرنگەکان کە ئیشی لەسەر پێ لایەنی یاسایە واتە سزایە ئێمە ئەمەژەم پێکرد دەقەیە بەس ئەبێ ئەم سزانەیان ئەم غەرامەنی کە دانراوە بۆ خۆی جێبەجێ بکرێ بۆ ئەوەی کاریگەری لەسەر خەڵکە بێکە دووبارە نەکرێت ئەو یەکێک لە لایەنەکان لایەنی دووەمیش بەڕاستی پەروەردەیە واتە من ڕێک لەگەڵ ئەوەم و یان ئەزمموی ئیشکردن ئەوەی فێری من کردووە کە باوەڕی منی گۆڕیەوە بەوەی کە دەبێت لە باخچەی ساوایانەوە تاکەکانی کۆمەلگا ئەو تاکانی کە باڵێ ئایندەی وڵات دەکەوێت دەستیان و ئایندەی وڵاتن فێری ژینگە پارێزی بکرێن و کرێمە دۆستی ژینگە و پارێزەری ژینگیان لە دروست بکرێت و لە ڕێگەی ئەو کەسانشی کە ئێستا لە ژیانان با بڵێن گەشتونە تەمەنێک و بەو فلتەری باخچەی ساوایان و با بڵێن ڕاهێنان لە پرسی ژینگە ڕانەهێنراون تۆ پێویست بەوەیە کە بە سزا ڕوبەڕوویان بیتەوەتە بە یاسا بەم دوو ڕێگەیە تۆ توانیت دەتوانی بەم دوو ڕێگەیە ئەم مەترسیە بن بکرێت بەس ئێستا هەردوو ڕێگەکەشمان ناتوانم بڵم بە جۆری لە جۆرەکانیانی غیابە ئەو تۆ لە ڕێگەیەک هەیە ینی یەکەم وانی ژینگە پارێزی لەناو باخچەی ساوایان نییە دووەم یاسات هەیە وەک ئاماژەم پێکرد بەس کە ئەو یاسایانە جێبەجێ نەکرات توانی بڵێ یاسامان نییە ئێستا من لە بێیاسایی ژینگەییان یعنی تۆ ئازادیت لەوەی کە هەر ئاو پیست ئەەکەیت خاگوێران دەکەیت هەرچی سەرچاوی سروشتی هێل ناو خاکە تۆ دەری ئەەکەیت هەرچی لەکەی تۆ خۆت ئازادیت ئاژەڵ و باڵندە کێوەکان دەکوژیت ئازادیت ئاگر دەکەیتەوە لە ناو پوش و پاوان لە ناو درەختستانەکانی باشووری کوردستانە تۆ ئازادیت حکومت بێباکە لەوەی کەم ئاگرە ینی بەسیترین نمونە لە دوێنێ شەوی ڕابردوو ئاگرێک لای بەنداوی دەربەنی خانیانی کەوتۆتەوە تیمەکانی ئاگر کوژێنەوە بە پاساوی ئەوەی کە ئەو ناوچەیە مین ڕێژ کراوە نەیانتوانی و بگەنەوە شوێنەوە ئاگرە بکوژێنەوە کە لە کاتێکا لەو ناوچە سروشتیە ینی خۆی بۆ خۆی پێویستە جارە و ناوچەیە بکرێتە ناوچەیەکی سروشتی پارێزرا و لەو ناوچەیە چەندین جۆر ئاژەڵ و باڵندە و زیندەوەر و هێلانی باڵندە خشۆک و ئەوانەی تایە تەواوی ئەمانە هەمووی بە بۆنێ و ئاگرەوە بە دڵنیایەوە دەیڵم لە ناوچوونەمە جگە لە درەختەکەی جگە لەو پوش و پاوانی کە هەیە لە کاتێکا ئێمە لە ڕۆژی 5 ڕۆژی ژیانی ژینگە یعنی یەکێک لەو نمایشانەی کە بینیمان و بەرپرسانی ئەم وڵاتە زۆر بە خۆشحاڵی و بە شانازیەکی گەورەوە لە ڕێگەی میدیاکانە و پەخشیان کرد ئەوەیە کە ئێستا باشووری کوردستان بووە بە خاوەنی فڕۆکەی ئاگرکوژێنەوە باش ئەم کاتاگەر لەر شوێنێک ئاگر بکەوێتەوە فڕۆکانی بۆ هەڵدەسێن لێ لە کاتێکامە شەرمەزاریە بۆ ئەم بەرپرس و دەسەڵاتدارانە لە ماوەکانی ڕابردووە زیاتر لە 25 ساڵی ڕابردوو جارێ نەیانتوانێن فڕۆکە بێنە کوردستانەوە ئێستا ژێناویانە قەیچێکە دەبایمە دەستخۆشیان لێکین دەستیان خۆش بە ئیشێکی باشیان کردووە بەس لەپاڵ دەریاچەیەکە ینی هەمووی مەسافەکە هەر دەریاچەکە و ئەو شاخی کە هەیە ئەو شاخستوتێنراوە فڕۆکێکی بۆڵ ناسێن ئەی بەڕستۆکەیم فڕۆکی هەڵدەسێنی تەنها بەس بۆ نمایشی ناو تیڤەکانەتەوێ یان بۆ نمایشی بۆ نەو حیزبەکان ئەم بەدەر لەوەی کە چەندین شاخ دەتوانین بڵێ مانگ نییە چەندین شاخ چەندین دەسووتێنرێ لە مەرەمەکە ئەمە مەترسیەکانی زۆر گەورەیە دەتوانین لە دوایەوەی کە مەترسی بۆ دەبێت بۆ باڵندە و بۆ گیاندارە کێوەکان و بۆ دارستان و بۆ درەختەکان بۆ هەواژوە بۆ تەندروستی مەترسی خاڵیکە زۆر گرنگە کە ئاماژی بێ بەشێکی تریش لەو تیمانی کە با بڵێن ئەم وای دابنێ و ناوچەیە با بڵێن مین ڕێژکراونیەوە تیمەکان بە ئاسایی دەتوان بچنەوە شوێنە بەڵام خۆیان با بڵێن بە شێوەی پیادە ئامێرەکانیان ناتوان برن بەڵام ینی ئۆتۆمبیلەکان ناتوانن برن بەڵام هیچ ئامێرێکیان نییە ینی هەروەکو ئاسایی من هاوڵاتیەکە مەگەر لەو پەڕی بەرپرسیارەتیەمەوە هاوڵاتێکی کە بە هەمان شێوە چۆن نەچین ئاگرێک ئەکوژێنینەوە بە هەمان شێوە تیمەکانی ئاگرکوژێنەوە هەر بۆ جۆرە ڕوون ئاگرەکوژێنەوە ینی تۆ هیچ ئامێرێکی ئەوەت نییە مەسەرەن ئامێرێکت نییە کە لەگەڵ خۆت هەڵی گری لە کاتی ئەو پیادەیە تۆ بتوانێت ئەوە بکەیت ینی نرخەکەشی بەڕاستی زۆر نییە بەس لە یوتیوب ئەو ئامێرانە توانێت سیر بکرێمە لە پیجی و ئەکاونتی خۆشمان بڵاومان کردوێتەوە ینی حکومە دەتوانێت بێ بە خاوەنیم ئامێرانە ینی تۆ پارە بۆ دەیان تیر خەرج ئەەکەیت ئەتوانی بۆ ئەم بوارەژانی ڕەچاوی ڕێکخراوی سروشتی کوردستان دوایین چالاکی چی دەبێت؟ دیارە ئێمە لە مانگی حەودێکێک لەو کارە گرنگانی کە ئێمە ئیشی لەسەرەکەین بابەتی ئەم
ئاگر و پاراستنی درەختستان و ئەوەیە چکە ئێمە ئێستا با بڵین بە بۆنەی وەرزی هاوینەوە ڕوبەڕووی مەترسیانی لە ناوچوون و ئاگرکەوتنەوەوانە دەکرێتەوە لایەنێکان ئەو یەکێک لە خاڵەگەنگەکە ئێمەشی لەسەرەکەینەوەی بەرزکردنەوەی ئاستی وشیاری خەڵکە و بە تایبەتیش ئەو نوێنەرایەتیانی کە ئێمەمانە 5 نوێنەرایەتی سەرەکیمان لە ئەو پێنج شوێنی کە ئێمە ئیشی تیاکەین ئەم نوێنەرایەتیەمان داغڵینا ئەو گوندانە بن وشیاری ژینگەیەدەن بە خەڵک و یەکێکی تریش لەو کارانەی شوێنە کوێ؟ ئەو پێنج شوێنە نوێنەرایەتی سلێمانیە و نوێنەرایەتی هەڵەبجەی شەیدە و نوێنەرایەتی گەرمیانە و نوێنەرایەتی ڕاپەڕین و نوێنەرایەتی دەربەنی خانە ئەمەش تەبان ئەو سنووری کارکردنی کەوێتە چوارچێوی کاریانە و ئیشی لەسەرەکەن و ئەو وشیاری ژینگەچن بە تایبەت دەچنە ناو گوندەکان ئەو شوێنانی کە درەخت و پوش و پاوانی لێە وشیاری دەدەن بە هاوڵاتیان و هاانێ و هاوڵاتیانش دەدەن کە یەکخۆیان نەبن بە هۆکار بۆ کەوتنەوەی ئاگر و لە هەمان کاتیشانێ و هاوڵاتیانە دەدەن بۆ یەگەر ئاگرێ کەوتەوە بە زووترین کات خۆیان هەوڵ بدەن ڕاستی بۆ کوژانەوەی زۆر احتیماد نەکەنە سەر تیمەکانی ئاگر کوژێنەوە چکە زۆر جارێ تیمەکانی ئاگر کوژێنەوەی خۆشمان بەڕاستی پەیوەندیان پێوە دەکەین ناچن بەدەم ئەو حاڵەتانەوە بەڵام لەگەڵەوەم ئەرکیانە و بۆ بەرپرسیارەتیانە و بژێویشان لەسەر دەبێ بڕۆن و یەکێکی تر لەو کارانی کە ئێمە هەر لە مانگی حوتانی ئیشمان لەسەر کردووە لە دەرەوەی پلانی کار و چالایکانمان بووە بابەتی پرسی ئاو بووە بە تایبەت ئەوەی کە با بڵێن وڵاتی ئێران سەرچاوە ئاوی زەی بچووکی گرتەوە و وڵاتی تورکیاش کۆمەڵێک پرۆژەی بەندا و بە تایبەت پرۆژەی گاپی دروست کردووە هەرێکێک لەم پرۆژانی وڵاتانی دراوسێ ئێران تورکیا کاریگەری ڕاستەخۆی لەسەر سەرچاوە ئاویەکانی باشووری کوردستانە بێت بۆی ئێمە یەکێک لەو کەمپینانی کە ڕامانگەیان لە ماوەی ڕابردوو بەشێک لە ڕێکخراوەکان چوونە بەردەم کنسوڵخانەی ئێران لەوێت دەنگی ناڕەزایەتیان بەرز کردەوە و کنسوڵ ئێرانیش بەڵێنی داکە و حاڵەتە دووبارە نەبێتەوە بەڵام بەداخەوە خاوەنی بەڵانەکەی خۆی نەبوو هەر لە دوای بەردانەوە ینی لە دوای ئەو حاڵەتە ئاوی ئەڵوان و قۆرەت و ئەوانی گرتەوە بۆی ئێمە لە دوای ئەو کارەوە کارمان لەسەر کەمپینی سەرشەقام کردووە لە بەردەم باخی گشتی سلێمانی و کەمپینەمان ڕاگەیاندووە و بەشداری بە خەڵک پێکەین بۆی ئەو ناڕەزایەتیانە لەلایەن خەڵکەوە زیاتر بکەین و ئاستی ڕۆشنبیری و سەقافەتی خەڵک بەرزکەینەوە لەوەی کە دەنگی ناڕەزایەتی خۆی بەرزکاتەوە داوای مافی خۆی بکە و دوێنێژ لە شاری کەلار بە هەمان شێوە لای نوێنەرایەتی ئەوێمانەوە هەمان کەمپین ئەنجام دراوە و ئەم کەمپینە بەردەوامی ئەبێت لە شار و شارۆچکانی دیری و دوو راپۆرتی زانستیشمان ئێمە ئامادە کرد و دوو راپۆرتەکەمان بڵاو کردوێتەوە یاداشتێکیشمانە بێ ئاراستەی هەم حکوومەتی هەرێمی کوردستان بۆەوەی کە بەڕاستی بە ئاگا بێتەوە و ئاراستەی حکوومەتی عراقیشی یەکەین واتە لە مانگی حوتای ئەمە پلانی کارکردنمان نەبێ و مانگەکانی تریشمان دیاریکراوە ئێمەشی لەسەرەکەن ئینشاڵڵا چالێکەکان زۆر دروست و جوانن دوا پرسیارم دەکەم زۆر جەختت لەوە کردەوە کە هەوڵ دەدەن ئاستی هوشیاری هاوڵاتیان زیاد بکەن سەبارەت بەم پرسە بەرزکردنەوەی ئاستی هوشیاری هاوڵاتیان سەبارەت بە پرسی ژینگە وا دەکات مەترسیەکە کەمتر بێتەوە بە دڵنیاییەوە چکە کاتێکە تاک وشیار بێت کاتێک تاک بە ئاگا بێت کاتێک تاک لەوە تێبگا کە ئەو سەرچاوی ژیانی ئەوە نابێت پیسی بکات نابێ بەرە وشبوونی بەرێت ئەو کاتە تاک هەوڵەدا بۆی پارێزگاری لە پێناومانەوەی خۆیان پارێزگاری لە ئەو سەرچاو ئاویانە بکات بۆی پارێزگاری لە ڕەگەزی هەوا بکات بۆی پارێزگاری لە ئاژەڵ و باڵندەکان بکە بۆی بە دڵنیاییەوە ئەمە لایەنێکی زۆر گرنگە تا و کاتێک ئێمە تاکمان وشیار نەبێت بە ئاگا نەبێت ئەو تەواوی ئەو دەستدرێژیانی کە دەکرێت سەرژینگە بەردەوامیە بێت چکە ئێمە نابێ ومان بیر بچێ ئەو دەستدرێژیانی کە کرێت سەرژینگە کێن ئەیکەن هەر لە دۆجارە تاکەکانی کۆمەلگان بۆی بە دڵنیاییەوە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و سەقافی تاک بەلای ئێمەوە ئەو لەوێتە و زۆر گرنگی پێ ئەدەین و بەردەوامیش هەوڵمان داوە مەرجنیە تەنها بە زەڕێگەی کار و چالاکی مەیدانیەوە بێەوە ئەو کارانە بێ کە ببینرێ یعنی ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی ئەو ئەندامە خۆبەخشانی کە لە ناو ڕێکخراوەکەمان ئیشەکەن سوود لە تەواوی تۆڕە کۆمەڵاتیەکان وەربگرین بە هەمویانەوە و بە چەندین گروپی جیاوازەوە بە چەندین ئەکاونتی جیاواز هەوڵمانداوە بۆی ئەم پەیامە ژینگە پارێزیانیان سروش پارێزیانە بگەینین بە تاک کۆمەلگا ئەوەی کە لە فەیسبوک ئەو پەیامانە نبینێت لە ئینستا پەیامی بۆ دانین ئەوەی کە لە ئینستا نبینێت لە تەلیگرام بۆی دانین لە تویتەر بۆی دانین لە هەرێکێک لەو تۆڕانە لە یوتیوب بۆی دانین بۆی ئەو پەیامانە بە تەواوی تاکانی کۆمەلگا بگات بە هیواشین کە بەڕاستی ئاستی ڕۆشنبیری تاکگا بەو حەدەی کە بەشێک لە ئەرکە قورسەکانی ئێمە کەم کاتەوە بەشێک لە مەترسەکانیش کەم کات بە دڵنیاییەوە سپاس بۆ تۆ سپاسەوەی کە لە ڕۆژ باش ئامادەبووی زۆر سپاس بۆ بەڕێست و بینەرانیش سپاس بۆ تۆ هیواخوازین جای تردا بنیشینەوە باز لەو بەرهێشتوانانە بکەین کە مەترسیەکانی ژینگە چەند کەم بوونەتەوە هیوای ژینگێکی زۆر جوان و دروست بۆ کوردستان دەخوازم سپاس بۆ سەرۆک قەرداخی و سەرۆکی ڕێکخراوی سروشتی